هەموو حیزبەکان ئێستا خەمی ئەوەیانە و شەڕ بۆ ئەوەکەن کە ژمارەی دەنگدەرانیان و جوگرافیای دەنگدەرانیان زیاد بکەن، بەڵام پارتی وادەر ناکەوێت. سەنگەر ئەوان دەیانەوێت لە نفوسی جوگرافیای پارتی دەنگی خۆیان زیاد بکەن. پارتی ئێستا هەموو هەوڵی ئەوەیە ئەو دەنگەی هەیە بپارێزێ و دەستی لەسەر دڵەکەیەتی ئەوەی هەیە ئەویش لە دەست نەدات هەندێکی. بەڵامێ ویدار ئەگەر پارتی ئاوا بێخەم بێ ڕەنگە تا سەر بۆی نەچێتە سەر. ئێستا هەموو حیزبەکان دەنووکی خۆیان تیش کردووە بۆ دەنگەکانی پارتی و جوگرافیای پارتی. پارتیش دەستەوەستا نەوەستاوە، کاندیدی باشیان پێشکەش کردووە، لەوانە کاندیدی ئاکادمین. پارێزەر ڕێبوار هادی کاندیدی ژمارەی 17 لە هەولێر، ئەو شارەی ئاوەدانی و سەوزایی تێدایە. ژمارە 17 حاجیشە. حاجیشە. کاک ڕێبوار تۆ بەخێراتی بۆ بەرنامەی چی دەکەن؟ مادام حاجیە سەنگەر ئابێ زۆر بە دڵسوزانە و بە ئەمانەت خەڵکوات چاوەڕوان دەکرێت. وا دەکەی؟ بەدڵنیاییەوە چۆن لە پێشووتردا خزمەت یەو شارەمان کردیە، خزمەتی گەل و نیشتیمانمان کردیە. ئێمەش بە هەمان شێوە لە بەغدا شەڕی کوردستان دەکەین، شەڕی ئەو ئەزمونە دەکەین. چۆن پێشووتر ئەندامانی پەرلەمانی لیستی خۆمان هی پارتی خیانەتیان لە وڵات نەکردیە، بە هەمان شێوە ئێمەش لە خەتە نیشتیمانیەکە لا نادەین، چونکە خۆڕاگری لە بەغدا ئاسان نییە. بەڵام هەواڵانی ئێمە ئەندامانی پەرلەمان توانیان ئەوە بکەن، ئێمەش بەڵێن دەدەین، پەیمان بەگەلی خۆمان دەدەین. خەڵک دەڵێن کاک ڕێبوار من و تۆ کاگەی ویدار دەچینە ناو خەڵکو و ئەمەی بێمەوت بە خەڵک بڵێ. فەرموو. سەنگەرەوە ئێستا دیسانەوە لە هەولێرین، ئێستا هەموو کاندیدەکان حەز دەکەن دەڵێن ئای یا ڕەبی ئەو دەنگدەرانە ئەوانە هەموو دەنگدەری من بان. کاک ڕێبوار حەسەکرد ئەوە هەمووی تۆ بێت هەر دەرێت حەز بکرد زیاتر زیاتر لەوە زیاتر نەبوون ئەمایان گردووە برا هەڵەوەی زیاتر ئەمە نایناسن ئەوە کاندیدە 384 بەڵێ بەخێر لە پەرلەمانی عێراق. کەسەکە شایانی ئەمە چمان دەوێت ئەوەی کوڕی ئەو وڵاتەیە، ئەوەی کوڕی ئەو نیشتیمانەیە. ئەمە دەمانەوێت ئەو جارە سەرما بەرز کرد، ئەو جارە حەقیمە وەگرێن بۆچی جاران نەبێت دەیکەنەوە حەقمان خوڕەیە، حەق باشکرا حەقمان کوڕی ئەو شارەین، کوڕی هەولێرین، دەچین لە بەغدا شەڕ دەکەین. کاک ڕێبوار چیەکەن هەڵە حەقمان بسێن حەقمان دەکەین، دەچین ئەو حەقانەی کە زەوت کرایە ئەو حەقانەی کە هەتا ئێستا نەدرێتە کوردستان ئەمە وەری دەگرینەوە. ئەمە عەزمانەیە بەڵام بازرگانیمان پێ نەکرێت. ئەکید بە بازرگانیمان پێ نەکرێت، ئەو شتە پەرلەمانی نەمافرۆشن ئێمە خۆمان نەفرۆشتیە، ئێمە خۆمان نەفرۆشتیە. تاکە نوێنەرێکی پارتی دیموکراتی کوردستانمان پێبرێن لە پەرلەمانی عێراق بە وشەیەکیش خۆی فرۆشتبی. ئەوانن کە لەگە لیستی شیعە و لیستی سوننە ئێستا دابەزیون، پێشتر نوێنەری ئەو گەلەبوون، بەدەنجی هەولێری ڕۆیشتن، بەدەنجی ئەو شارەی چوونە پەرلەمانی عێراق. ئێستا لەسەر لیستی شیعان دابەزین، لەسەر لیستی ئەوانە دابەزین کە بە دەبابەی بەسەر لاشەی پێشمەرگە کەتن، ئەوانن خۆیان فرۆشت، ئەمە نین خۆمان فرۆشت، ئەمە بە وشەش خۆمان نەفرۆشت لە پەرلەمانی عێراق. دڵنیات دەکەمەوە دەنجی تو بە ئەمانەت وەردەگرم، ئەمن دەبمەوە چیلی تو لە بەغدایە بە ئەمانەتەوە دەچمەوێن دەرەکە، ئەو ئەمانەتەش وەکو خۆی دەپارێزم، ئەوەی ئەمە دەمانەوێت وەکو کورد لە بەغدایە ئەو مافانەی کە ئەتا ئێستا حکوومەتی عێراقی زەفتی کردی و جێبەجێ ناکاتن، ئەمن دڵنیات دەکەمەوە لەوێن دەرێ شەڕی لە بۆ دەکەین، لەوێن دەرێ دەبینە پارێزەری گەلی کوردستان، دەبینە پارێزەری گەلی کوردستان. هیواداری قسە و عەمەلتان یەک بێ ئاخیر و ئەوەل و ئاخیر ئینشاء الله. ئەمە کاندیدا لەسەر لیستی پارتی دیموکراتی کوردستان لە هەولێر 184 چی بکات؟ سیقەتان پێ پارتی کاندید بنێرێتەوە بەغدا؟ ئەمە قسان دەکەم. ئەم دەرێم کەفیلی هەیە. چێ کەفیلیتی؟ کەس بینێ دەرچوو چووە بەغدایە هیچی لۆ نەکردی، لا خۆی نەفرۆشی سمالۆ نەکا، بەس لە بۆ معاشەکەی بی، بەس لۆ ئەوەی بی کە ناودەنگەکی خۆیە بی.
وينيا كفيلم رابردومانە ڕابردوو ئەوانە بڕۆ لە بازاری شتێکی بکڕە نەتناسی ئەو نوێنەرانەی پارتی دیموکراتی کوردستان نردینیە بەغدایە هەموویان جێدەستیان دیارە جێدەستی دڵسۆزیان دیارە لەوێ ئێستا 12 هەڵبژاردن دەکرێت ئینتیخابات دەکرێت لە هەولێرێ 15 کورسیمان هەیە خەرچی هەولێرێ 15 کەسی لە بۆ خۆیان هەر دەبژێرن نوێنەراتیان بکە لە بەغدایە ئەو کەسەی کە دەستە بەغدایە دەتەوێت چ مواسەفاتە چی تێدا هەبیت سشتە چی تێدا هەبی هەتا تو سیقەی پێ بکەیت ئەمن پێ دەرێم ئەمن ڕێبوار هادیم مادستێرم هەیە لە قانون پارێزەرم بە درێژایی 16 سال پارێزەراتیم کردیە لە هەولێرێ لە دادگای هەولێرێ ئەو خەرکەی کە ئەمنیشم لە بۆی کردیە شایدن کا ڕێبوار کەسێک بووە بە ئەمانەتەوە ئیشەکانی لە بۆ جێبەجێکردینە بە ئەمانەتەوە جێبەجێ کردی لە بۆمان یاساییمە دەمەوێت شەڕی یاسایی لە بۆ بەڕێزت بکەم کوردم لە خۆم ڕادەبینم بە ئەمانەتەوە وەری بگرم پارتی لە هەولێر لە دووەک باڵا دەستا لە کەرکووک برێونەرەی یەکێتی باڵا دەستا لێوەن دەرخیانەت کرا هێز هاتە ژوورە سەرچام ئەوی کلۆسکە ئێستا لە تەلسکۆڤ لە سحێ لە پردێ پۆستالیان لە دەوی حەزی شعبینە قەڵای هەولێر وەک خۆی قەڵای حەسەن و حوسێن نەبا داویست بیکەنە حەسەن و حوسێن بەس قەڵای هەولێر وەک خۆی مایەوە عەلەمی کوردی ما ئێوە شارازیەکەن کە ئێوە بوون بەرگری ئێمە بووین بەرگری مادەی سەد و سلمانە برا کوردستانمان دێ بەس یەک شتێ یەک غەڵەتان هەیە موچەی خەڵک بدەن ئەوی کە خۆندان سەرمان ئەمە هەموو پشتی گۆینە وەڵا نامەوێت ئەوانە پیاوترن لە عەرەبەچی کاچی من با دەنجی مەلەگە دەنجی وانەبی چه میزانی عراق کوردستانی بڕیە چه میزانی کوردستانی بڕیە مالی چیە مالی لۆ بڕی بەقراری چێ لۆ بڕی لەسەر داواکاری چێ بڕی وای خەرک پرسیار بکەن ئەوان لە خۆیان دەزانن لەسەر داوای یەکچێتی بڕی لەسەر عومەر فەتای ئەوان لە خۆیان دەڵێن عادل مراد داوای لە مالیکی کرد میزانیە هەرێمی کوردستان ببڕی وەکو پارتیەکیش بەڵام هیچ کەسێک خۆم لە پارتی هین بەدڵسۆزتر نازانم بۆم حیزبە بۆ سەرکردایەتی پارتی هیچ کەسێکش لە خۆم بە پەروەرتر نازانم ئێمە دەموچاومان ناوێ بچێتە بەغا تەنیا 10 ساڵ بڕێت فی سەبیلی بەرژەوەندەکانی خۆیان ئێمە ئەمانەوێ خزمەت بە خەڵک کرێ ئێوە شەڕە حیزب مەکەن تکاتان لەکەن ئێستاش ئەم ناو ناتۆری و سوکایەتیکردن بە یەکە بەنگەڵێش مانگەشێڵ بژاردن عەفو بکە یەک داقا ئێمە تکاتان لەکەن ئێوە برایانە کە چوونە بەغا یەک لیست یەک دەنگ یەک شەڕی کورد بکات شیعە و سونە دوژمنی کوردن شیعە لە ناوخۆیە دوژمنی کووردا بەڵام ئێمە بالوێ یەکێتیە پارتیە گۆڕانە بە هەردوو ئەحزابنەوەیەکە کە ئێستاکە هێنە مەیدانی سیاسەوە ئێمە داواکەین ئێوە لەوێ کە شەڕی کورد بکەن ئەمە پێمان وەیە پارتی باشترین حزبە لە کوردستان کە دەتوانێت کوردستان بگەینتە کەناری ئارام پێمان وایە ئەمە لەوێ ڕێبازی پارتیە پارتیمان اختیار کرد حزبەکە دەتوانێت بەس پارتیە توانێ فکرکردنەوە ئازادە وەرە قسە بکە من دەڵێم ئەگەر پارتی نەبی دەفەوتین شانازیش بە کورد دەکەین هەر کوردێک بتی بۆ بەغا بەس یەکگر بن هەموو یەکگر بن و تەواو باوەڕی تەواومان بە یەکگرتووی لایەنە کوردیەکان هەیە هەوڵی جدیمان لە بۆ یەکگرتنی لایەنە کوردیەکان دەدەین ئەمە کە دەچینە بەغدا دەمانەوێت بە یەک دەنگ لە پەرلەمانی عێراقی پێشتر کردیتمان ئێستاش دەیکەین پێشتر لە پەرلەمانی عێراق کە چوین جێگری سەرۆکی پەرلەمان لیستی پارتی بود زۆرینەی کورسەکان لە کوردستانی ئەمە بوو دەبواە ئەمە وەکو پارتی جێگری سەرۆکی پەرلەمانمانە بەڵام ئەو کات کە دامانە لایەنێک بە 8 کورسی دامانە گۆڕان بە 8 کورسی خۆیان نەبووە کورسیان نەبوو دامانی ئای بوو پێداندا ئێستا بکەنە منەت لۆ یەکگرتووی نێوماڵی کوردامانێ لە ئەمە یەک دەنگ بین لەوێن دەرێ ئێستاش نەمان کردە منەت بەڵام ئێستا ئەوە لە دڵی ئێمە گرانە ئەوەیە کە ئەوان ئەو یەکگرتووییان نەپاراست ئێستاش ئەمە هەموو هەوڵی خۆمان لەوەیە یەک دەنگ بین لە بەغدا ئەوەی سارا لەو بەغدایە 68 ئەمنا پەرلەمانمان هەیە چی کرد لەو بەغدایە نەیتوانی یەک بوزەر بۆ پێشمەرگەی دابین بکات کە ئەو کاتی ئەو بەغدا شلۆغ بوو
بناوي حزبيش مكان بناوي كرديش بكن اما روجك دبي روجك دكوجي روجك خاغ دز دين اخذ سمعناش هذا كان كل يقتنا هەموو هەوڵی مەوە کولی 384 ئەوەیە ئەمە دوای هەڵبژاردنەکان یەکگرتوو بین بە یەکگرتووی بچینە بەغدای خیتابی سیاسیمان لە بەغدای یەک بین بەڵێن ئێوەتان پێ دەدەین پارتی دیموکراتی کوردستان هەموو هەوڵی خۆی دەدا دەڵێ بۆ شەڕی کوردستان دەچم و مافەکانی کوردستان دەچم بۆ گەلی کورد واڵێ بۆ شەڕی کوردستان دەچی بەس بوو ئەوە یعنی کورد ئازاد بی و کورد بەخۆش مافەکانی کورد وایە سەد بۆەوە دەچی مادەم هەموو مانجێک لە معاشەکەی خۆت خۆش بە بە ملەتەکەی ببەخشە ئەگەر بۆ پارە ناچی دەزانی هەموو ئینسانێک پێویستی بە بژێوی ژیانە ژیانی هەیە گوزەرانی هەیە چۆنە نیوە نیوە مەجای تایە باشە لێرە بەڵێن دەدەم لێرە بەڵێن دەدەم پێداویستیەکانی خۆم وەکو هەر کەسێکی ئەو وڵاتە وەکو هەر تاکەکی کورد کە خاوەنی خانەوادەی خۆمم بۆ خۆشم هاتو چۆکردنی خۆشم ئەوی دیکە دەیبەخشم بەڵێ ئەوەی کە بەشی من نیوە بەشیەکە نیوە بەشی ناکە ئەگەر نیوە بەشمکان نیوەکەی دیکە حسابدار باوەڕکە نازانم چەندە باوەڕکە لە بۆ ئێستاگیریمان ئەگەر دەم ئەگەر 20 میلیۆن بێ 10 میلیۆن بەش دەکا بۆ ماگەی 10 میلیۆنی تر دەبەخشی دەیبەخشم وعد دەیبەخشم لەوێ چۆن کراوە لێرە چۆن بە ئەمریکا کە هەموو شتێکی لێ کراوە پایتەختە قەینا مشکلەمان نییە بەس لەبێ ئاورژ لەولا بدرێت یعنی ئێستا هەولێر شتی لێ کراوە بەڵێ بەتاکید یعنی داوا لە پارتیەکەی ئاوەدانی هەیە بەڵێ هەموو شتێکی کردیتی کردی پارتی کردی باشە سلێمانی و گەرمیان کە نەکرایە ئەمە پێمان وایە ئەگەر دەسەڵاتی لە هەولێر هەمانە هەمان دەسەڵاتمان لە سلێمانی هەبووە هەمان دەسەڵاتمان نابێ وا بڵێ هەوڵماندایە هەوڵی یەکگرتن بۆ لەگەڵ یەکێتیەک ناگرن یەکیان گردووە کاکە بەس تێک درا بۆ ئەڵێ پارتی سەبەب و تێک ئێمە هەموو هەوڵی خۆماندایە لەگەر هەموو لایەنەکانی کوردی ئەوانەی کاکە ئەمەنین ئەوە پارتی نییە یەکگرتو نابی ئەمە یەکگرتووینە ئەمە هەموو هەوڵی خۆشمان دەدەین کەوا یەکگرتووبین لەگەر لایەنەکانی دیکە بەڵام ئەوە لایەنەکانی دیکەم پێشەری دەکەن داخواز البرلمانتاريت ما كما ويتشنا بغدا جرعتوي برلمانتاري تركيا هبيتين كل برلمان تركيا بيجدا كردستان دل منها بلا ويبو ما بكن بيجدا كردستان اويا تدگي يا ناي جرعت هبيتين برلمان تركيا دا بيجدن كردستان دل منها بو چي ديمل ويلي كردستان فروشن هاي بو ما بلا بكن بس بو ما بكن چي دينا بەڵێنیەوەت پێ دەدەم لەوێ بچم بە پێشمەرگا لەوێ بچم ببم بە پارێزەری مافەکانی گەلی کوردستان لەوێ لە هێڵی نیشتیمانی لا نەدەم خیانەت لەو ملەتەی نەکەم ئەم پیاوە کاندیدا کێ ناسێ ئەو شارە خەڵکی هەولێرە سەری ئەو خەڵکە کەزانە هەمووی داماوە هیواداری قسە و عەمەلتان یەک بەس موچەما بدەن پشتان شەڕەحیتم بکەن کاتان یەکەین ئەم چی بکە چی بکاتن بلا ويبو ما بكن بيجدا كردستان اويا کاکرێبار تەبیعەتی هەولێر وایە خەڵکە کە دەبینێ زۆر قسەیان پێەیە تو کاندیدی ئەو مناقشەی کرا چی شتێک لەو قسانە لە مێشکردما لە بەغدا لە بیرت بێ کە دەنگ دەدەی کە سوێن دەخۆی ئەوەی کە خەڵک باسی کرد لێرە ئەمەش هەر هەستی پێ دەکەین وەکو خەرچە و شارەی یەکگرتووی نێو ماڵی کورد پێم وایە داواکاری هەر هەموو خەرچی کوردستانە داواکاری خەرچی هەولێرێ بوو ئەوەی کەمە قسەمان لەگەریان کرد زۆربیان باسی یەکگرتووی نێو ماڵی کوردیان دەکرد بۆ یەکگرتووی نێو ماڵی کورد چی دەکەن لە بەغدا هەوڵی خۆمان دەدەین لەگەر لایەنەکانی دیکە ئاخر کە باس لە یەکگرتووی دەکرێت دەبی هەردوو لایەن لە یەکتر نزیک ببدەوە دەکرێت من دوو هەنگاو بێمە پێش جەنابیش هەنگاوە ئێوە چەند هەنگاوە چنە پێش بۆەوەی دوو هەنگاو دەچینە پێش بەڵام باوان هەنگاوەک بێنە پێش ئێمە دەکەینە سێ بەڵام باوان هەنگاوەک بێنە دەست خۆش بەڵام ناکرێ ئەوان ئەمە لەوان بچینە پێش ئەوان بگەڕێنەوە پاش ئەمە بەڵێنەوە بە خەرچی کوردستان بە خەرچی هەولێرە دەدەین ئەمە لەگەر یەکگرتووی نێو ماڵی کوردین ئەوەی دووەمیان کە هەستم پێکرد بەڕاستی کە خەڵک زۆر لێ نیگەرانە مەوزوعی موچەیە زۆربەی ینی گوزەرانی خەڵکە زۆربەی کەس کە قسەیان لەگەر دەکەین هەست دەکەی گوزەرانیان خراپە بۆەوە چی دەکەن بۆەوە شەوری خۆمان دەدەین ئەو مافانەی کە هەمانە لە عێراق لە میزانی عراق هەوڵی ئەوە دەدەین کە مافەکانی خۆمان بەدەست بینین لە میزانیا ئەگەر عراق بێوێت سەرکەوتوبی و مستەقر بی وڵاتەکی
دەبی مافی گەلی کوردستان بدا بەڵام باشیعەکان لای زۆرینەی عراقی کاگەبار کاتمان نەما با زۆرینەی عراقی لە خۆیان بپرسن ئەوانیش کودای بەرنامەی ئەمڕۆ بەرنامەی چی دەکەن؟ هەتا بەرنامەی تر من و سەنگەر لەگەڵتان دەبین. خواتان لەگەڵ.